دیارە بڵین مەسلەی یەکگرتنەوەی هەفتا و هەشتا هەندێک مستەڵەحات بەکاردێ ئێمە ڕێخستنەوەی هێزەکانمانەیە سەرەتامانوی هێزەکان ڕێخینەوە دوای ڕێخستنەوەی هێزەکان اینجا دێنە سەر یەخستنەوەی قیادە و سەیتەرە فەرماندەی و کۆنتترۆلکردن دیارە ئەوە بە مروری زەمن بڵێن تێکەڵاوی هێزەکانە بێت ئێمە ئێستا یاسای چاکسازیمان هەیە کە لە پەرلەمان مسادەقە کراوە و حکوومەت نردوێتی بۆ پەرلەمان و پەرلەمان مسادەقەی لەسەر کردووە و سەرۆکایەتی هەرێم موافقەی لەسەر کردووە لە کاتی ئێستاە ئەو یاسایە سەرەتا وحدەی حسابی هەموو هێزەکان یەکە خرێەوە ئەچێتە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەوە ئەوە یەکەم هەنگاوە بێت لە جێبەجێکردن و ڕێخستنەوەی هێزەکان لەوە بەدووە تێکەڵاوکردنەوە یەخستنەوەی هێزەکان ئەوە بۆتە یاسا مادام بۆتە یاسا ئێستا ئالێتی جێبەجێکردنەکەی دەچێتە بواری جێبەجێ دیارە ڕێکەوتنێک نەکراوە بە معنای ڕێکەوتن کە بڵین تەوقیعی لەسەر کرابێ ڕێکەوتنێکی پێشتر هەبوو ئی ساڵی 2009دا لە دوای کشانەوەی هێزی هاوپەیمانان و ئەمریکیەکان لە ساڵی 2000 و نهایەتی 2011 ئەو ڕێکەوتنە نەما یا با بڵین ڕوونتر لە دوای هاتنی داعش ئەو ئالێتە تێکچەوە ئێستا دانیشتن هەیە وتەوەقع ئەکرێ لەگەڵ تەشکیلکردنی حکوومەتی تازای عێراق ئەو کۆبوونەوانە و بەگەڕخستنەوەی کۆبوونەوەکان و بڵێن ئیتیفاقەکان لەو کاتیایی تر ئەکتف کرێ و بچێتە بواری جێبەجێکردنەوە لە سنووری ناوچەی دیالە زۆرە لە کەرکووک زۆرە لە منتیقی خورمات و زۆرە لە با بڵێن لە مەخمور لە نزیکی چیای قەرەچووق زۆرە ئەو ناوچانێکەوە بڵێن ناوچەی کوردستانین لە دەروی ئیداری هەرێمن لەو ناوچانە دیارە بە شێوەیەکی گشتی لە پارێزگاری دیالە سڵاحەدین کەرکووک مووسڵ ئەنبار و دەوروبەری بەغدا جموجوڵان هەیە باڵێ بەتەشید لەگەڵ هاوپەیمانان بەردەوامین و هاوکاری یەشین و هەماهەنگی یەشین لە هەموو بوارەکانە